ناوي ماليا سليمانا شقندي أزيري كفنم أجيش بنا مالا وين مالا بيش شهيدش مالا أو شهيد بوين الانفجار ده هزارو وهفتي چاردەی هەشت از بخوا بچەکەش ماڵی دوور بوو وەختێ انفجار چێ بووی بەس وەختێ دخاناوێ بلند بووی مگۆ هەیە نینە ئەف انفجار ئەلمالام منە یعنی تجاهی مالام بوو بەس هاتم سەر کاری تەکێز بووم شقەتێت لاشا اش سەریێت بێ لاش اش بشەرێل بن کەلپی جادە مای ئەف بخوا وارێ مەبوو وارێ هەردوو مامێن مەبوون ئەم سێ مال بوون هەر سێ برای دێک بوون الڤی واریدا بیست مرۆڤش مالامە شەهید فێجە چ کچک و چ مەزن و چ داگ و چ باب و چ مام و انفجار بجر بێدەری چێ بوو هەجیها موقع بخۆجێ انفجاریە تبینی ئەفغانی تشتێ هەریب زەحمەتتر خوشکامێ ئەلباکوڕ مامێ مەبوو الڤی واریدا الڤی جیدا ئەب حەملە بوو بەرێ نەخری بوو شهید بوو و نەوقاوێ دڕیا دەستێ وی زارۆکی لە نەوقاوێ ڕە خۆیان کرد ئەو کاری تا هەرە مەسترێ مدیت مەسەلە داکا زارۆکت مژی شهید بوو بەس نەوەکە وێ ینی ئەسپێ ئەتریم وەکە ئەو وێ وی دەستێ زارۆکێ کچک زارۆک تشتێکی بێدەن بە ینی یەکی هیچ دایکا خۆ نەبووی یەک نەهێلە بە بێتە دنیای گەلەکە بزەحمەتە کاریتەکە مەستر بوو هەتا نەگیدە نەها نەیەکی لمە پرسیە هەتا نەگیدە نەها هیممە تەعویدا وان شەهیدا نەگرتیا هەتا نەگیدە نەها ئەو فەرمان و تۆفان و تەهدیدێت عالەمێ سەرمەت بەردەوامن السەر ملەتیان مەت بەردەوامن ئەم هیڤیت کن دەنگێ مە بگە هەجیهەکی بلند هەتا کارە بن حمایەکە مە بکن تە کاریتە دووسە دووبارە نەبن